خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەی. پانۆرامای ئەم شەومان جیاوازە. وەرزش پەیامی ئاشتی و مرۆڤ دۆستیە. قسە و باسی زۆر لەسەر وەرزشەکرێ لە وڵاتانی جیهان و بە تایبەت هەندێک جار پرسی وەرزش داخڵی پرسی سیاسی و پرۆسەی سیاسی و ئابووری و کۆمەڵێک بابەتی تریش بووە. ئەم ساڵ و ئەمڕۆ کەمێک بەر یان چەند کاژمێرێک بەر لە ئێستا لە قەتەر دەست بە مۆندیالی 2022 کرا. ئێمە لەبەرەوەی وەرزش پانتایەکی گەورەی لە ژیانی هەمووان داگیر کردووە، ئێمەش بە ناچاری پانۆرامامان تەسلیمی بەشی وەرزش و هەوادارانی وەرزش کرد. با هەمیشە لەسەر بابەتە سیاسی و ڕەکیکەکان قسە نەکەین، با ئەم شەو لەسەر وەرزش قسە بکەین. بزانین پەیامی مۆندیال چییە؟ قەتەر بۆ هەموو پارەی سەرف کردووە، ئەم شەڕەی بۆچی کرد بۆەوەی مۆندیال بباتە لای خۆی. ئێمە چۆن ئەتوانین سوود لە مۆندیال و سوود لە وەرزش ببینین بۆ ئەوەی کە بتوانین ینی دۆزی میلەتەکەمانی پێ ببینە پێشەوە. جا ئێمە ئەم شەو بە درێژایی ئەم بەرنمەیە هەم لێرە و هەم لە دەوحەی پایتەختی قەتەر گفتوگۆی مۆندیالەکەی. هیوادارم میوانەکانیشم زوو ڕام کێشنەوە نەچینە پرسی سیاسی بۆی ئەم شەو تەواو وەرزشی بێت. میوانەکانم کاک سوارەکەریم ڕۆژنامەنووسی وەرزشی نێودەوڵەتی کاکە سوار بەخێر بێ، هەروەها کاک دارە جەلال وتەبێژی هاندەرانی ئەرجەنتین. بەس من لەگەڵت نیم. زۆر سپاس. بۆ بڕیارە کاک دارەوان حاجی حامید کە پەیامنێری وەرزشی کورسات نیوزە لە دەوحەوە لەگەڵمانە بێ و یەکێک لە هاندەرە کوردەکانیش کە خۆی بەزلی کوردی و ڕۆیشتۆتە ئەوێ کاک حەمە ئەژی ئەویش لەگەڵمانە بێ لە ناو بەرنامەکە و وەرێگری. کاک سوارە ینی گەشی زۆق ها هەستەکەی ئەتوێ پێمان بڵێ تەواو پانتایی تەلەڤیزۆن بۆ ئێمە ئەم مانگە، ینی ئەم مۆندیالە پەیامی چیتیایە؟ پیرۆزبایی جەژنی وەرزشکارانەکەم. ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی وەرزشکاران لە جیهاندا بەتایبەتی وەرزشکارانی تۆپێ. ئێمە وەرزشەکەی ئێمە بۆ ماوەی 30 ڕۆژ بەردەوام دەتوانم بڵم دوور و درێژترین جەژنە لە چاو هەموو جەژنەکانی تردا. ئەمە سەرەتایەک و جەژنەکەی ئێمە پڕە لە خۆشی و ناخۆشی و دەتوانم بڵێم لە ئێستاوە ئەوەی کە با بڵێن 4 ساڵە هاندەران لە سەتاسەری جیهاندا چاوەڕوانی سادی دەستپێکردنی دەکەن ئیمڕۆ لە وڵاتی قەتەر دەستی پێکرد، هەر یەکەو بە ئومێدەوە کە هەڵبژاردەکان بتوانن ئەنجامێکی باش بەدەست بێنن. من باسی تایبەتی بەشەکەی خۆمان دەکەم بەشی وەرشی کورسات نیوز. چیتان پێ کورسات نیوز چی پێ ینی بۆ هاندەرانی وەرزش بۆ وەرزش دۆستان لە شاشی کورسات نیوزەوەیەوە شەوانە چی پیشانی خەڵکەدەن؟ پێشتر 3 گەشتی هەواڵمان هەبوو، ئێستا بۆتە 5 گەشتی هەواڵ. ئەمە بۆ خزمەتکردنی وەرزشکارەکانمان. کۆمەڵێک ڕاهێنەری دیاری تۆپی کوردستان بۆ یەکەم جاریش لە مێژووی ڕاگەیاندنی کوردیدا 2 ڕاهێنەری نێودەوڵەتی سبەینێ هەر ئەم شەو دەگەنە شاری سلێمانی بەندە لە فڕۆکەخانەی دەوڵەتی سلێمانی و پێشوازیانە دەکات و بۆ سبەینێ واتە بۆ ڕۆژی دووشەممە لە سودەکانی کورساتنی زۆر شیکاری دەکەن. ئەو کەسانە با بڵێن ڕاهێنەری ئاساییین. یەکێکیان ڕاهێنەری ڕۆناڵدۆی دیاردە بووە. هەست کاتێک باسی مێژووی تۆپی پێ بکەیت ناتوانانی باسی ڕۆناڵدۆی دیاردە بکەیت. ڕۆناڵدۆی ئێمە زموری بووینەوە بەدڵنیایە ڕۆناڵدۆ با بڵێن ڕۆناڵدۆکە هەر چەندە ئێستا دەوترێت ڕۆناڵدۆ ئەسڵیەکە ئۆرجیناڵەکە ئەوەی تریانە لەمەی تر کەم ناکەینەوە. ڕۆناڵدۆ کە لە تازەکەشونە ڕاهێنەری بووە. ئەمەی تریش فرناندۆ گاسپەر یاریدەدەری ڕاهێنەری ڕیال مەدرید لە سەردەمی گەلاکتیکۆس. هەچ کاتێک باسی گەلاکتیکۆس بکرێت باسی مێژووی ڕیال مەدرید بکرێت دەبێت هەمووان بوەستین سەیری و تامەزرۆ لە ئەستێرەکانی ئەو کاتێ ڕیاوە بگرین. ئەمە لەگەڵ 3 ڕاهێنەری تری کورد لە سودەکانی کورسات نیوز دەبین بە چەندین راپۆرتی جیاواز هاوکارەمان لێرە و پەیامنێر و ڕۆژنامەنووسی نێودەوڵەتی دارەوان حاجی حامید وەک متمانە پێکراوی فیفا ڕێگە پێدراوی فیفا لە ناو یاریگاکانی داڕەوان شتێکە گوازێتەوە هەموو شتەکارێکی لایە. داڕەوان لەم سەر بۆ ئەو سەری جیهانی کردووە لە ڕووداوەرشەکاندا لە قەتەریش جارێکی بتر متمانە پێدرا و خۆشبەختانە نەک تەنها کاک دارەوان 2 کەسی تریشمان لە بەشی وەرزش بتمانە ئێوەمان پێدراوە کە بچینە وڵاتی قەتەر. ئەم خۆش دەچی
قسەکانی وا دیارە کاکدار زۆر باشە کاکدارە زەلال وتەبێژی هاندەرانی ئەرجەنتین لە سلێمانی بۆ ئەرجەنتین ئەتەوێ مەسەلەن جارێ ئەم دیاردەی مەسەلەی مۆندیال چی لە ناو هەوادارانی وەرزشی و چی لە لای گەنجان دروست کردو بە تایبەتی گەنج بەشێکی زۆری ڕادێک بێتاقەتە بەهۆی بێکاریەوە بەهۆی کۆمەڵی گرفتەوە کاکە سوار نەهێڵن ئێمە زۆر بسمە ناو قەیرانەکان و بابشەوە بە وەرزش بێ تا چەند ئەمەوە ئەکا گەنج سەرقاڵ بێ بەم بابەتەوە دڵخۆش بێ و کێبڕکەیەکی ئەگەر لە سلێمانی شەوە بیان لە کوردستانی شەوە بێ بۆ تیپەکان هەبێت بەڵێ پێشەکی بەناوی خی گەورە دەستخۆشی ئەم بەنامەتان لێ یەکەم ڕێز و خۆشویستمێ بۆ مامۆستا سوارە و بەڕێزیشتان و بینەرانی وەرزشی کوستار نیوز کە دایمە ماڵی وەرزشکاران بووە هەموو کاتێ زیندوو بووە وەرزشی زیندوو ڕاگرتووە لە ناوخۆ لە دەرەوە ئەمە مجامەلە نیە جێخۆیەتی کە بەردەوامی لە مۆندیالەیە کە مژدەی خۆشیە کاکشوارە بۆ بینەرانی وەرزشی لەگەڵ ئەوەی شاتوام لەم پێشەکی ئەوارەی مۆندیالتان باش سەرەتایەکی ڕۆژێکی نوێ بۆ مۆندیال کە خەونی هەموو وەرزشکارانە لەبەرچی گەورەترین کەرنەڤاڵی تۆپی پێ لەسەر ڕووی زەویە مۆندیالە چە ئەمەش بەداخەوە کۆمەڵی کەس چانسیەوەی پێی بگات کۆمەڵی کەسەوێت چانسیەوەی کە پێی نەگات ئێمە خۆشبەختانە وەکو وەرزشکاران لەو کەسانی کە ئەنجارش خی گەورە تەمەنی پێبەخشینەوە بگەینەوانێ بەو کەرنەڤاڵە گەورەیە بەو یاریانی مۆندیال بێگومان لەم کاتە نە هەموارێ لەم کاتەیە کە لە هەموو ڕوێکەوە تاچی ئێمە بێتاقەتە ینی کێشەی هەیە مەعاناتی هەیە بەڵام لە ئێستادا ئەم کەرنەڤاڵە گەورە هاتووە ئەم مۆندیالە گەشتۆ بە ئێستا ئەتوانم بڵم تا ڕادێکی زۆر لە خەم و مەعاناتی کێشەکانمانەکاتەوانێ لەگەڵ ئەوێشا کە ئێستا کار ئاسانی زۆرتر بووە بە حکومەتی ئەم مۆندیالە جیاوازە لە ڕووی سنوور و جۆغرافیەوە هاتوۆتە وڵاتێکی و ئاسیا و حدودیان تا ڕادێک نزیکە لەگەڵ عێراقا چانسی بۆ چەنەها گەنج و کورد و ڕۆژنامەنووس و کەسی ئاسایی و ینی وەرزشکاران گرتووە کە بگا بۆ مۆندیالە لە ڕاستەوخۆ بە هەمان کاتێشا بە حکومەوەی ئێستا لە سەردەمێکە ئەزین کار ئاسانی وەسایل زۆرە بۆمان ئێستا هەموو ئامادە باشێ کراوە هەر کەسە و لە حەز خۆیوانە لە شەقامەکان لە یانەکان لە جادەکان لە کافتریاکان ئستعداد کراوەتایشی گەورەی کردووە بۆ منێست ئێمە وەکو خۆمان وەکو کۆمەڵی لە هەندەرانی هەڵبژاردی ئەرجەنتین لە شاری سلێمانیەوە زۆرترنیان هەندەرانی بەرازیل یا هەندەرانی پرتوگالی شێ بە قوتە وڵی تر خۆی ئەوە شەقامی وەرزشی ئەتوانێت بڵاو بێت و ئێمە نەک مۆندیال ئێمە وەکو هەندەرانی هەڵبژاردی ئەرجەنتین لە یاریە دۆستانەکانە لە یاریە پاڵەوانێتیەکانە کە لە کاژمێر زۆربەی یاریەکانی ئەرجەنتین مامۆستا ئاگادارە ئەمریکای لاتینە 3 شەو بووە ئێمە ماوی نەتەوانێت 20 30 چوین لە باخ لە دەرەوەی سلێمانی بە هەم بۆ جەوگۆڕی هەم بەدیا یاری ئەرجەنتینیشەوە ئەتوانم بڵم نمونەیە بێنمە لە سەردەمانی زووە لە 2000ەکان تا ڕادەیەک بۆ نمونە کارەبا و شتان وەک پێویست نەبوو ئێمە هەندەرانی ئەرجەنتین ئەماینەوانی کە لە سلێمانە سەعاتێ 2 ساعت کارەبا بوو ئەماینەوە بە چەند کەسێک پارەمان کۆ کردو 5 لێتر بازیمانەگری مۆلیدەیەکمانەکەی داعشین لە دوکانێک کاسێری یاریەکانی مۆندیالمانەکرد ئێستا کە ئەم پانتایە گەورەی کردووە مۆندیال هاتوتە بەدەستمان بە داتاشۆ بە تەلەڤیزیۆن هەموو پەیام لێرە زیندوانە هەموو پەیام لێرە کوردانە لەوێ نزیکەوە لە یاریزانەکان ئاگادارن ئەمە ئەتوانم لە تموحێکی ترمانەیە ئێمەش وەکو هەندای ئەرجەنتین بۆمانی دەڕ لەمەوە پێش ئێستعدادێکی باشمان کردووە ئامادە باشمان کردووە لەلایەن خۆمان بۆ منە شوێنمان گرتووە کافتریامان حدث کردەوە بۆچی خاستن بەس بۆ هەندەرانی بۆ عامی وەرزشکاران بەڵام لە یاری ئەرجەنتینە تایبەتە بە ئەرجەنتین هەمومان بۆ منە ڕازاوەتەوە بە ئاڵای ئەرجەنتین بە ئاڵای گەورە بچوو بە درێسی ئەرجەنتین بە هەندەرانی بەرازیل و تریش گلەیمان لێ نەکەنەوە کەسمان دەست نەکەوت کاشوارەوە لەسەر تۆ ئێمە دەستی هەندەرانمانێ کۆنتاکمانەیە لەگە هەولێرە لەگە دووهۆکا سلێمانی کۆنتاکمان کردووە شوێنەکانمان پێشتر دانرا بۆ منە لە سلێمانی لە چ شوێنە سیرەکەین لە هەولێر لە چ شوێنێ پێشتر حسابمان بۆ کردووە بەنامە پرۆگرامی خۆمان هەشتەکە کە زای نییە کە بڵێمە چوار کەس کۆبوونێتەوە پێشتر بەرنامە ڕێژی بۆ کرا و هەموو ئامادە باشێکمان پیاوە گەشتبینیشین بۆچی ئەگەر هەموو فرقەکانی تر یەک جار گەشتبین بن بە مۆندیال هەندەرانی ئەرجەنتین چەند جارێک گەشتبین بە مۆندیال بە حکمیی ئێمە لە ئێستا لە هەموو تیپێ زیاتر لەو 32 هەڵبژاردە لە هەموو تیپێ زیاتر خۆمان بە ساحەبی مۆندیال دەزانین خۆمان بە ئامادە باش دەزانین ئێمە تشکیلەکەتان وایە ئەو یاریسیانە ئێوە ئەم تازانەی هاتوون سەردەمی مەرەدۆن هەڵبژاردی ئەرجەنتین هەموو ساڵێ هەموو
مڕەشەحی یەکەم بووە بۆ منە یەکەمیان دووەم بۆ بنی نازناوکە بەڵام چانس یاوەرمان نەبووە بەڵام ئەم مۆندیالە جیاوازە ڕاهێنەرێکمان هەیە گونجاوە لەگەڵ یاریزانەکانە گونجاوە لەگەڵ میسیا هیچ ڕاهێنەرە هیچ کاتی هەڵبژاردی ئەرجەنتین هێندی ئێستا سوودی لە میسی وەرنەگرێت سوودی لە ڕاهێنەوە میسی یاریەکە کاپنی فقەکەمانە ئەین چۆن یاری ناکەی هەموو ئەمەلێکمان چۆن دەڵێ بە پشتی میسی خوای گەورە یەکەم دووەم کە شکری شەو تۆپی بۆ هەڵداین ئیتر ئەم تۆپە بەڵام تۆپەوەشی ڕەحم بە کەس ناکات زۆر دوو کەس دوایەکەوێت تر هەموو دنیا سەیری ئەماکە لەم شەوە لە دنیا شاوایە ئەمیان تەنها لە کوردستان فۆکەسی لەسەر مەسەر لە ئەوروپا لە ئەمریکای لاتینە نا لە هەموو شوێنەکانە بەس ئێمە منەوە کە تایبەتە بەسە خۆماوەکو سعداد باش هیچ لینکێکتان دروست نەکردو لەگەڵ تیمی بەڕێوەبەرایەتی هەڵبژاردی ئەرجەنتینا بڵێن ئێمە ئەوە حماسمان هەیە کۆنتاکمان هەیە بۆ منە چەندین پیج و گروپ ومان هەیە لە واتسئاپ لە سۆسیال میدیاکان کە چەندین کەسێ لێ بە متەرجمەوانە کۆنتاکمان هەیە لە ڕاگۆڕینەوە لە بۆ منە ڕێی هاندەران لە کوردستان لە عێراق ئەمانە هەمووی بەداومان هەیە بەڵام ئێمەش وەکو خۆمان لە کوردستان دانەنیشون ئستعدادێکی تاوا مەگرێ بۆچی ئێمە زۆر گەشت بینین لەبەرچی ئێمە خاوەنی سکالۆنی خاوەنی سکالۆنی واتە ڕاهێنەری هەڵبژاردی ئەرجەنتین خاوەنی شەعبێکین کە تا ئێستا بەڵگەشمان بۆ نەکاتەوە ئەزانێت چی نا بەڵگەشمان بووە ئەمە چیەکە قەناعەتیەوە بیتە ئەرجەنتین لەناو مەکاتیەوە باشە ئەزانێت چی بەڵگەشمان بووە ئەمە بۆ چییە زۆرترین بلیت لە قەتەرەوە پەیامێر کودەکانمان لێ یاری ئەرجەنتین زوو نەما هەر کە برا نەما بۆچی زۆر باشە دارەجان بەم تۆپە بۆ شکر هەڵدەمەوە لەبەرەوەی شکریویست گۆڵ بکە وەڵام گۆڵەکەی بۆ ناکرێ ئەچمە لای دارەوان سڵاوت لێبێت تۆ چیت ئامادە کردو بۆ بینەرانی وەرزشی کورسات و ئەمڕۆ چیت بینی لە دۆحا مەسەلەن ئەو پەیامانەی لەناو ئەو بابەتەیە هەبوون ئەو پەیامانەی تۆ بینیتە تۆ وەکو ئێمە دیوێکی شت سیاسیە چیت لەوەیە بینی لە کردنەوەی افتتاحی مۆندیال کاک زەنە سڵاو لە ئێوە سڵاو لە بینەران زۆر خۆم بە خۆشحاڵەزانم کە جارێکە لە خزمەتانم کاک زەنە بەڕاستی ئەوەی کە من بینیومە لەم مۆندیالە و لەم سەرەتایی مۆندیالە لە هیچ شوێنەکە لە هیچ مۆندیالەکان نەمبینیوە من پێشم وایە لە داهاتوو شاشتیوان نابینم ئەوەی کە قەتەر کردوێتی ئەوەی کە ئەم ڕێخستین کە قەتەر کردوێتی شتێکی زۆر سەرنجڕاکێش و خەیاڵە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی ئەو یاریگایانەوە کە ئامادەیان کردووە لە ڕووی ئەو ئامادەکاریەوە کە بۆ مۆندیال کراوە ئەو خزمەتەی کە بە ڕۆژنامە نووسان کراوە ئەو ئامادەکاری کە بۆ هاندەران کراوە ئەو سیستەمەی بە ئەلکترۆنی کراوە ینی پێشتر لە مۆندیالەکانی ڕابردوو هەموو تکتەکان تکتی قاقەزی بوون و بەشێکی ئەلکترۆنی بوو ئێستا تکتی قاقەزی نەماوە 100% تکتەکان هەمووی کراوە بە ئەلکترۆنی و سیستەمەکان کراوە بە ئەلکترۆنی و لە هیچ شوێنێکی دنیا نەبووە کاتێک هاندەرێک بێت بۆ سێکردنی یاری بۆ ماوەی یەک مانگ ئەم هاندەرە هەموو گواستنەوەکانی لە نەمەم یاریگاوە بۆ ئەو یاریگان لەم شارەوە بۆ ئەو شار بەبێ بەرامبەر بێت ئەمە لەلایەک لەلایەکەوە ئەمەی کە ئەیبینن ئەم سنتەرە ئێمە هەمومان باجی ڕسمیمان پێ ئەوانەی کە بە ڕسمی بانگشتی فیفا کراوین ئەم سنتەرە تایبەت کراوە بە ڕۆژنامە نووسان ئەم سنتەرەی کە ئامادە کراوە لە هیچ شوێنێکی ئەم ئەوروپایە کە من ڕووماڵی یارەکانم کردووە لە ڕیامەدی لە بەشنۆنە لە پریمە لیگ لە خولەکانی کە شتیوا بەم شێوازە بەو ڕێزەوە ڕێزە لە ڕۆژنامەنووس بۆ ئاستە و بەو شێوازە نەگیراوە یعنی ئامادەکاریکی زۆر سەرنجڕاکێش ئەم سەنتەرە بۆ چیە داڕەوان کاکە داڕەوان ئەوەی کە داڕەوان ئەم سەنتەرە بۆ چیە بۆ ڕۆژنامە نووسان ئامادەکراوە بۆ چییە کاک زانە ئەم سنتەرە تایبەتە بە سنتەری ڕۆژنامە نووسان لە سەرانسەری وڵاتی قەتەر بۆ ماوەی یەک مانگ ئەم سنتەرە کۆنفرانسی ڕۆژنامەوانی پێش یاریەکان لێرە ئەنجامەدرێ ینی هەموو ڕاهێنەرێک کە جەنابەت ئەیبینی کە ڕێنمای بە یاریزانەکان ڕۆژێ پێش یاریەکە کە پێڵن کۆنفرانسی پێش یاریەکە ئەبێ بێتە ئەم سنتەرە لێرە وەڵامی پرسیاری ڕۆژنامە نووسانیاتەوە هەموو جارێکیش کە ئێمە پرسیارەکەین پرسیارەکانی ئێمە دەبێتە سەرچاوە بۆ میدیاکانی هەموو گیان بۆ نمونە ئەمڕۆ کۆنفرانسی پێش یاری سەنیگال و هۆڵندا هەبوو لە هەردوو کۆنفرانسەکەیە یەکەم پرسیاری کۆنفرانسەکە درا بە بەندە وەکو پەیامنێری کورسات نیوز ئەم پەیوەندیش هەراوا دروست نەبووە پەیوەندیەکی چەند ساڵەیە لەگەڵ بەڕێوەری ئەلامیەکانە کە یەکسەر ئەمان ناسن کە دەست بەرزەکەینەوە لە نێو 300 ڕۆژنامە نووس پرسیار درا بە ئێمە بکات ئێمەش پرسیار پەیامنێری تری وەرزشی کوردی لێ کاکە داڕەوان پەیامنێری تری وەرزشی کوردی لێیە
بەڵێ کاکزانە پامێری وەرچیکە لە هاونیشتمانیانەوە هاتوون بەڵام ئەوەی کە ڕێگە پێدراوی ڕسمیە کە بڕاتە ناو یاریگاکانی ئەوروپا تەنها ئێمەین ینی وەکو بە شێوازێکی ڕسمی بۆمان هەیە بچین ڕۆماڵی هەموو یارەکان بکەین وەکو ئەوەی کە بینوتانە ساڵی ڕابردوش هەر دەستگای میدیایی کورسات و وە ساڵەکانی کەش هەر لە مۆندیالی 2020 و 2010 رووسیا و لە چامپیۆنز لیگ لە یۆرۆ هەر بە شێوازێکی ڕسمی دەستگای میدیایی کورسات بووە کە ڕێگە پێدراوە بە دڵنیایەوە پامێری کەش هاتوۆتە وڵاتی قەتەر بەڵام لەسەر جادەن ئەوان زیاتر هاندەر و ئەو شتانە ئەدوێن ئەوە هەرکارێکی باشە بەڵام ئەوەی کە لە نزیکەوە یاریزانەکان ئەدوێنێ ئەوەی کە پرسیار ئەکا ئەوەی کە پەیامەکانی هاونیشتمانیان ئەگەێنێ بە یاریزانەکان تەنها تیمی دەستگای میدیایی کورساتە لێرە و هەر لەم شوێنەش کاکزانە کە بۆت باسەکەم کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی کرا بۆ ئیڤانتینۆی سەرۆکی فیفا تەمان من 3-4 جار پێشتر بینی و چاوپێکەوتن و لێدوانم بۆ دەستگای میدیایی کورسات بۆ وەرگرتووە لە 3000 ڕۆژنامەنووس پرسیار بە 12 ڕۆژنامەنووسرا خۆشبەختانە حوتەم پرسیاری کۆنفرانسەکە درا بە ئێمە لەسەر ئەوە بوو پرسیارمان ئاراستە کرد کە بوو بە هەلەیەکی گەورە و پرسیارەکەمان کاتێ وەڵامی ئایەوە کاردانەوەیکی گەورەی هەبوو لە میدیای جیهانیەکان لەسەر ئەوەی فیفا ئەم مۆندیالە کۆتا مۆندیالە 32 هەڵبژاردە بەشدارن مۆندیالی داهاتوو ئەبن بە 48 هەڵبژاردە بۆچوونی ئێوە لەسەر ئەمە چیە لە کاتێکا یەکەی تۆپی ئەوروپا ڕەخنە لەم هینانە ئەگرێ لە وەڵامە کە وەڵامیایەوە وەڵامەکە کە بووە سەرچاوە بۆ هەموو میدیاکان لە ڕێگەی کورسات نیوزە و ئەوە بوو وتی تۆ لە عێراقەوە هاتووی ئێمە جەنابەت ئەناسین ئەگەر بێت و ئێساڵ بژاردی عێراق شانسی بەشداریکردنی لە مۆندیال نییە ینی زۆر کەمە ئەتوانم بڵێم هەر نییە بەڵام کە هەڵبژاردەکانمان کرد بە 48 هەڵبژاردە ئەوە شانسی هەڵبژاردێکی وەکو عێراق وەکو هەڵبژاردە ئازمام ناوەندوو لاوازەکان زیاتر ئەبێ و سێکتەری وەرزش زیاتر گەشت باش کاکە داروان پێویستی زیاترم کاکە داروان بۆ بەرنامەکە پێویستی زیاترم بە زانیاریەکانی بەڕێستە ماندوو تەکەم بەڵام هەندێک کە لێرە لە سەرەرچی خۆی ڕۆیشتە قەتەر کاک ئەژیە کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمانە کاک ئەژی سڵاوت لێبێ تۆم ڕۆ بەجلی کوردی دەرکەوتی وێنەکانت لە سۆشال میدیا بڵاو کردەوە کە ڕۆیشتوویتەوە واش لە هەوادارەکانت بڵاویان کردوێتەوە کە تۆ بە لە پڕ و لە ناکاو هەوادارەکانی خۆتت جێهێشتووە و بە پارەی دەخیلە ڕۆیشتویت ئەمە ڕاستە؟ بەڵێ سپاس بۆ بیرانی کورسا سپاس بۆ ئێوە ئێستا من لە قەتەرەوە قسە لەگەڵ ئێوە دەکەم لە دەوحەوە لە دەرەوەی یاریگای ئەلبەیتەوە یاری نێوان قەتەر و ئیکوادۆر بوو بەڵێ من لە ساڵی 2017ەوە لە ڕێگای دەخیلەیەکەوە توانیم ئەو پارێکە ئێستا پێی هاتوون بۆ قەتەر کۆیکەمەوە لە زۆر خەیراندا بەرگەم گەڕیدی دیار بوو زۆر کەسە بوو پێی وا بوو کە دەکرا ئەو پارەیە لە شتیکەدا سەرف بکەم بەڵام ئەوە یەکێک بوو لە هیوایەتەکان یەکێک بوو لە ئاواتەکان ئیدی هەر کەسە ئازادە کە پارەکانی چۆن سەرف دەکا و وەرزشیش بەشێکە لەوەی کە پێویستە ئەو بۆشایانە لە ژیاندا پڕکاتەوە کە هەیە بەڵێ لێرەکان برادران ڕاستە و خۆ بیگوازنەوە نازانم تا چەند دەنگم و سەوتم بەباشی دەگا بە ئێوە سەوتت باشە دەنگت باشە بەڵێ هەموو قەتەر ئێستا حالیان هەموو قەتەر لە وەرزشدایە خەڵکی قەتەر هەموو شتێک تایبەت کراوە بە وەرزش هەموو شتێک قەتەر داشۆراوە لە هەموو شتێک تەنها وەرزش لێرەکانە بوونی هەستێکی زۆر تایبەت و زۆر خۆشە باشە لێرەکانە کاکە ئەژی بەڵێ کاکە ئەژی تۆ پارەی دەخیلەکەت بەشی سیرکردنی چەند یاریەکە ئەوەی پلانت بۆی داناوە و سەیری کام یاریە ئەکەی و هاندەری چێیت لەوێ تۆ درەنگێک لە ئەبیتۆ لەسەر هاندەریکردن ئێستا ئاشکرایەکەیت بەڵێ من هاندەری ئیتاڵیام زۆر دەمێکە بەڵام ئیتالیا سەر نەکەوت بۆیە بەناچاری بە هاندەری بەرشەلۆنا بە هاندەری ئیسپانیا لەبەر خاتری یانەی بەرشەلۆنا بەداخەوە لەبەر زۆری پارەکەی یعنی کەمێک بۆ ئێمەی کورد کەمێک زۆرە نەمتوانی زیاتر لە یەک یاری ببینم بەڵام ئەوەش دەتوانم بڵێم زۆر خۆشحاڵی کردبی ئەوەی کە لە نزیکەوە نەبینێت نازانێت کە مۆندیال چ تام و چێژێکی هەیە بەڕاستی جیاوازە لە هەر شتێک کە هەیە بەڕاستی باشە کاگەژی ینی تۆ جلی و بەرجی کوردیت لە بەرێستار بەداخەوە کە لە سکایپ بۆی سکایپەکەەوە دەرناکەوێت بەڵام چ هەستێکت هەیە وەکو گەنجێکی کورد کە قەتەر ئەو ئامادەکاری کردو بەر لە بەڕێزت کاکە داروان باسی کرد کە ئامادەکاریەک چ منەظەمیەک هەیە لە وڵاتە بۆ پێشوازیکردن لە مۆندیال
مامۆستازان ئەویان زۆر گرنگ بوو کە قسە لەسەر بکەین بەڕاستی لەبەرەوەی خەڵکی ئەمە مەشغول کراوە بە کۆمەڵێک بابەتەوە کە دەکرێت لە جیاتی ئەو بابەتانە شتیکە لە جێگای بێ لێرەکانە ئەوەی کە ئەمە زۆر تەماشای دەکەم بەردەوامی ئەوەیە کە خەڵک زۆر ئیتیمان بە کللتوری خۆی دەدا ئەو وڵاتانەی کە زۆر ژێردەستن ئەو هەرێمانەی کە زۆر کێترن لە هەمویان زیاتر پێداگیری لە کللتوری خۆیان دەکەن ئەوانەی کە خاوەنی دەوڵەتێک نین زیاتر لە هەموو قەومەکەیان ئاڵاکانیان بەرز دەکەنەوە ئەوە زۆر مای سەیرە لەبەرەوەی لە وڵاتەکەی ئێمەدا ئەو شتە بوونی نییە هەمیشە سەرکۆنەی وڵاتی خۆمان دەکەین هەتا لێرەوە نەبی نازانی کە لێرەکانە ئەو خەڵکانەی کە خاوەنی وڵات نین خاوەنی هەرێمێک کە یەکی کە لەوانەی کە زۆر سەرنجی ڕاکەشان ئەوانە بوو کە لە فەڵەستینەوە هاتبوون بە جلوبەرگی فەڵەستینی بە مۆسیقای فەڵەستینی هاتبوون لێرەکانە مۆسیقا و هونەری فەڵەستینیان پێ دەکرد کە فەڵەستینێک کە چەندە وڵاتان کێشەیان بۆ دروست کردووە بۆ خۆی ناتوانێت هەناسەیەک هەڵمژێت لەناو ئەو هەموو کێشەیدا ئێستا فەڵەستین هاتووە دەنگی مۆسیقاکەی بەرزی ئاڵاکەی لە هەمویان زیاترە یعنی نمایشێکی نەتەوەکانیشە بە دڵنیاییەوە من بۆ خۆم زۆر سەرنجی ڕاکێشام زیاتر لە دەوڵەتێکی بە نمونە ئەڵمانیەک زیاتر لە دەوڵەتێک کە ئەمریکیە زیاتر لە دەوڵەتێک کە ئینگلیزە کە هەر یەکێک لە وڵاتانە ساحبی وڵاتی خۆیانن ئاڵای خۆیانن ئەوانە زۆر ئەوانەی کە ژێردەستن زیاتر هەوڵی ئەوەی دەدەن کە دەوڵەتەکەی خۆیان وڵاتەکەی خۆیان زیاتر بەرزکەنەوە معنەویاتی تاکی هەوڵاتی خۆیان زیاتر بەرزکەنەوە ئەوە زۆر گرنگە کە بەداخەوە کوردنیەتی ئەوەی کە هۆکارە بۆ ئەو هەستەی نازانم ئەو هۆکارە چیە بەڵام باشە ئەمن ئەو ڕۆ زۆر خۆشحاڵم و کاگەژی سەیری کاگەژی زۆر دەیناسین بەڕاستی باشە کاگەژی ژمارەیەک لە هاوڕێکان و هەوادارەکان داری مستەفا و کاگە سعەد و کۆمەڵێکیان هێرشێکیان بۆ سەر تۆ دەست پێ کردو پەیامت چیە بۆ ئەوان هۆکاری ئەوەیە کە نەگەیشتون بە قەتەڕەوانیش وەڵای ناناشتی شخصی باز ناکەم بەڵام کاگاریوان ویستم قسە لەسەر ئەوەی بکەم یعنی هەر یەکێک لەوانەی کە قسە لەسەر من دەکەیان قسە لەسەر هەر بابەتێک دەکا ئەوانە بڵێن ئەمن بە هەموو تەمەنم لەوانەیە 2000 سەفەری ئێرانم کردو ئەویش بۆ عملیات چووم دەنا هیچ وڵاتی لە غێری وڵاتەکەی خۆم زیاتر بەڵام دەکرا بڵێن هەر یەکێک نەک ئەوانەی کە بە تایبەت بکەین بەو کەسانە دەکرا خەڵکی کەس بێ بە نمونە خەڵکیە دەچێت بۆ تورکیا خەڵکیە دەڕوا بۆ سوزانم دەڕوا بۆ لوبنان دەچێت بۆ هەر یەکێک لە وڵاتانە باوەڕم پێ بکە ئەوەی کە من لەو سەفەرەیدا بە تورکێکی تیارە و بە تورکی مانەوە و هەموو تەماشاکردنی یاری لەوانەیە سەفەر و گەڕانی یەک هەفت وڵاتێکی وەکو تورکیا نەبێ بەڵام لێرەکە بە هەمان ئەو پارەی کە ئەوان دەچن ئەمنیشتانیمە بێن بۆ ئێرەکانە بەڵام ئەم پارەکەی خۆم لە ڕێگای دەخینەوە و زۆر عندە دوی زەوانش کۆمەڵی خەڵکی تر بە جلوبەرجی کوردی و بە ئاڵای کوردستانەوە بە مۆسیقای کوردی لەوێ عرض بکرێ مامۆستازانە باوەڕم پێ بکە حەزم لە خواردن بووە خواردنێکی خراپترم خواردووە حەزم لە جلێکی جوان بووە جلێکی خراپترم لەبەر کردووە بەس فی سەبیلی بڕێک پارەی زیاتر سەرف کۆکەمەوە بتوانم ئێرەکانە ببینم کە ئەو هەرگیز لە ژیاندا دووبارە گەرم کوڕی زیاتری دابێەوە ئاواتەی بگرن بەڵێ بە هیوای سەرکەوتن کاکاژی سەرکەوتوبی دڵخۆشبی ئینشاڵڵا خۆزگەی ئەمەش وڵاتێکمان هەبووە ینی هەندێک حاڵەتێک کە ئینسان دڵی پڕە بێ کە ئەمەش وڵاتێکمان نییە ینی دەوڵەتێکمان نیە ئەلبەت وڵاتمان هەیە بەڵام دەوڵەتێکمان نییە کە بتوانین لانی کەم کار بۆ بکەین بەڵێ با بەردەوام بێ کاگەژی دوا پەیامی خۆی بگەێنێ فەرموو زۆر گچکەی دەکەمەوە یەکێک لە ناخۆشترینەکان ئەوەیە کە تۆ دەچی ئاڵای هەموو ئەو وڵاتانەی لیە کە بەشدارن لە مۆندیال ئێمە نەک ئاڵاکەمان لەوێ نیە بەداخەوە کە دروستکایەکمان نییە ئاڵاکەشمان بێەوە هەڵوازبێ یعنی بەداخەوە گەیاریزانی زۆر باشمان هەبێت دەوڵەتێکمان نیە دەوڵەتێکمان هەبێت ئاڵایەکمان نیە ئەوە زۆر بۆ ئێمە مای داخە یعنی ئێستاش خەڵک دێ دەڵێ ئێوە جلەکانتان کوردن عێراقی یعنی براڤۆ ئیکوادۆر بەداخەوە ئێستاش نەمانتوانی وە وەکو کورد بەشدار بیندا فیستیڤاڵی هونەر بێ شانۆ بێ وەرزش بێ هەر یەکێک بێ لەوانە هیچم نەماوە جگەرەوەی کە
ئەگەر بتوانن هەر کەسێک لە کاتەکانی داهاتوودا یاریەکان زۆری ماوە بێت لە نزیکەوە ئەوەی کە من باسی دەکەم هەمووی ڕاستەقینەیە بۆ خۆم لێرەکانم و بە شایەتیەمە و برادرانەی کە لەگەڵ من هەستێکی زۆر تایبەت خۆشە لە هەمان کاتدا ئەو کێشە نەتەوەیانە بەشێک لە خۆشیەکانمان کەم دەکاتەوە بەداخەوە. بەڵێ سپاس تەمە درێژ ساغبی دڵخۆش بی سپاس ماندوومان کردی بەیوان خۆشەکانتان بەردەوام بێ و ئیشەڵا لە مۆندیالەکانی تر کوردیش لێ بکات سوارە هەست و پامە چی بوو لەسەرەوەی کاکە ئەژیکە گەنجێکە وتی من پارەی دەخی لەم کۆ کردوەوە بەڕاستی ئەمە دووپاتکردنەوەی کە ئێمە گەنجی زۆر لێهاتومان هەیە گەنجی بەتەحملمان هەیە تۆ گەنجێک لە ساڵی 2017 پلانی بۆ دانابێت کە بچێتە وڵاتی سەری مۆندیال بکات ئێمە بیرمان نەچێت گۆڕانکاریەکانی جیهان بەڕاستی ئێمەش سوودمەند بووینە لێ ئەمە ئەگەر کاکدارە بەڕێزشەوە دوای پرسیار لە دەکەم کاکزانە بزانم کەی سەری مۆندیالت کردووە هاندەری کێ بوویتە یادەوەری لەگە مۆندیالە چۆنەوانە وەڵام درۆ دوای ئەمە ئەتوانین لێوێ تۆ پێشکەشکار لەو کاتیان بەڵێ وەڵامی ئەوەشام بدەرەوە چ پرسیارێکی ئامادە زۆر باشە لە چ مۆندیالێکۆ سەیری یاریت کردووە هاندەری کێ بوویت لە مۆندیالی 98ەوە سەیرم کردەوە کاتێ بیبیتۆ هەبوو ڕۆماریۆ هەبوو لە تەلەڤیزیۆنی ڕای بەرازیلی بەگوێ بەڵێ لەو کاتەوە سەیرم کردو بەڵام لە دۆخێکی زۆر سەختی هەرێمی کوردستان بوو تەمەنی منیش ئاشکرای ناکەم بە تەواوەتی بەڵام لەو تەمەنە بە تەواوەتی هاندەری بەرازیل بووم زیدان و یادگاریشتان هەیە 2002 تر بەدواوە هەموو مۆندیالەکان تا ئەخیرەن وردە وردە تر کاڵە بیتەوە بە پێیەوەی کە تەمەنە دەچێتە سەرەوە و داخلی بابەتی ترەبی نەمتوانێت گەرنا پێشتر زۆر سەختانە هاندەری بەرازیل بەڵێ جا کاکزانە بەڕاستیمە دووپاتکردن ئەوەیە کە ئەو گۆڕانکارانەی کە ڕووی داوە لە برژۆندی با بڵین هەرێمی کوردستانیش بۆ من لەوەتی هەبووینە کاکدارەش بەڕاستی جەنابیشت هەل لە ڕێی تەلەڤیزیۆنەوە بینیمان ئێستا دەبینین کە هاندەرێکی کورد هێندە کە چاوکراوە بووینە هێندە کە پەیوەندی فراوان دروست بووە چۆتە دەرەوە لەوێ بینەری یاریەکانە بەڕشێوەیەکی ڕاستەخۆ بوونیەوە یعنی لەوانەیە بە خەیاڵی ڕاگەاندنی کوردیماندا نهات بێت کە ئێمە کە ڕاگەاندکارێکی کورد بچێتە پاڵەوانتەکان و ڕۆماڵی بکات بۆ بینیمان خۆشبەختانە کاکەدارەوان کە پێشتر لە سەرجەم یاریگاکانی ئەوروپا بووە بەڵام ئەوەتە دەبین کە ئێستا بە شێوەیەکی ڕاستەخۆ لە ناو سەرجەم پرس کۆنفرانسەکانەوە وا پرسیاری پەیامدەری کورسات نیوز لە سەرۆکی تۆپی جیهان دەکرێت و دەتوانم کە بڵێم ئەمەی بابەتێکی تر هەیە کە لەو وەڵامەی ئینفانتینۆوە کە دەڵێت سوودی با بڵێن کە پرسیاری کاکەدارەوان سوودی زیادکردنی هەڵبژاردەکانی مۆندیال بۆ 38 هەڵبژاردە لە مۆندیالی داهاتووە چی دەبێت وەڵامی بۆ داوتکردی تۆ خەڵکی عراقی بەلەوتبی دەمادام کە 48 هەڵبژاردە عراقەکەی تۆ چانسی ئەوەی هەیە سەرکەوێت عراقیش سەرکەوێت بەدەر نییە لەوەی کە یارزانی کوردیش لە مۆندیال دیاری دەکات بۆ کەم زار دەبێ بەدڵ عراق پێشانی کوردیتیانە بووە بەڵام بڕیاردراوە لە 2026 بەڕسمی بەڵا لە ئەمریکا و مەکسیک و کە نەداکرێتەوە بەڵام پشتی شێ بە ئەمریکا دەکەوێت یارەکان لەوێ دەکەێت بەڵام بەسەر لێمە زۆر دوورەکەوێتەوە بەڵام هەروەکو ئێستاوای بە فڕۆکە گەشت دەکەی ئاسایی یعنی تۆ شتێکی ئەوتۆ بەڵە لەوانە مەسرفەکە ئێمەشوەکو حەماژی لەساوە دەخیلی بگرە لەوانەیە بۆ ئەمریکا تۆزێ کاک لەوانێت تەنها بڵێم بلیتی تیارەکە لەوانەیە مەسرفێکی گران بێ ئەینا لەوێ مانەوەی هۆتل بەو شیوە نەبێت چونکە ئەمریکا وڵاتێکی گەورەوەینە ئێستا گەورەترین کێشەی گرفتی قەتەر بەڕاستی مانەوەیە لەبەرەوە کە بڵم جێی خۆشحالە کە دەبینین چی تاک وەکو هاندەر وەکو ڕاگەیاندکارن کە ژمارەی چەند گرنگە حکوومەت و لانە پەیوەندیدارەکان گرنگی بە وەرزش بدەن گرنگی بۆ ڕۆحێتە بدەن کە لە ناو گەنجانە هەیە بتواندرێت فەزایەکیان بۆ دروست بکرێ هەم بتوانن بە شێوەیەک سەیری یاریەکان بکەن کە چێژی لێ بین وەکو من بە کاک سوارەمت مەسەلەن من کاتی خۆی لە تەلەڤیزیۆنێکی ڕەش و سپیەوە 15-20 کەسە کۆ بووینەوە هاندەری هەموو شوێنەکانی تێکەوت ینی زۆر قورسە بوو ئەم دۆخە بۆ خوڵقێندرەوە کار ئاسانی بکرایە مەسەل ئامادە بکرایە تەنانەت بە شێوەیەکی فەرمی لەگەڵ قەتەڕاندێ لە هاندەرانی ئێمە خەڵکی ئێمە ڕۆیشپا بۆ ئەوێ زانیت چی خۆ ئەم کەرنەڤاڵە ڕاستی ئێمە بۆ منە وڵاتەکەمان عێراق بۆ منە کوردستان بەژانیە لە مۆدیال بەڵام مۆندیالە مڵکی تەنها و 32 هەڵبژاردەیە کەلوێن مڵکی هەموو سەر ڕووی زەویە ئەوەی کە هەواداری تۆپی پێیە واتە لە ئەفریقا لە ئۆقیانوسەکان لە دوورگەکان بیگرە هەتا هەرێمی کوردستانی خۆشمان مڵکی هەمیەتی چا پێویستە حکومەت بەشی وەرزشکا بەرپرسە وەرزشەکان پلانی تایبەتیان هەبێت لە هەموو کەرنەڤاڵێکە بۆ نمونە پارێزگای سلێمانی بەشی حکومەت بواری وەرزش ئەو بۆردی وەرزشیمان پێویستە لەم کاتەیە گەنجولاوەکانمان مەشغوڵن بە سەیری یاریکردن ڕێو شوێنیان بۆدانە بینم سەردەمی پێشوو بوو لە سەردەمی وازام کابینەکەی کاک دکتۆر بەرهەما بوو چەندین سکرینی دابەش کرد لە پارکەکان لە داتاشویدانە کە ئێمە خۆمان بیرمە ساڵی 2006 لە داتاشۆ لە باخچەی ناری لە سەوڵەکە سەی یاریمانەکرد بۆ ئێمە
ئێمە شتێکی زۆر تازە بوو لە پارکی ئازادیدانرا لە لای گۆزەکاندانرا ئەمە کۆمەڵێک گەنجەکانی هەمی پێکەوە کرد و شتێکی جوان بوو ئێستا پێویستە لە شوێنە ڕاستت ئێستا شتەکە تا ڕادێک هاکەزایی بۆ تۆ بەڵام کۆمەڵێ شوێنی ترەیە کۆمەڵی گەنجی ترەیە هەم کەم دەرامەتر کۆمەڵی شوێنی تر هەیە کە ئێستش نەگەشت و بۆ شتانە ئەبێت چاوی لێبێ کار ئاسانی بۆکە بۆ منە لە کافتریاکان یاخود لە باخچەکان لە شوێنە گشتیەکان واتە چۆنڵی وەرزش پامێکە بوو زوو لە وازام لە پیجی لە کوردستانیش لە وەرزش بۆ هەمووان مستەڵەحی بوو بەکارە هاوکە لە وەرزشی بەیانیان هەبوو وەرزش بۆ هەمووان ئەبێت لە هەموو سێکتەرەکانە بڵاو بێتەوانێ ینی بەداشتا بۆ منش پێویستە بۆ هەموو کاکە وەرزش مەجال هەیە بە گەنج پیر هیچ ڕەگەز هیچ تەمەن ئاین هیچ ئایدۆلۆژیایەک تێکەڵ نابێ بە وەرزی وەرزەوەتا بینی ئێستا لە قەتەر 32 وڵات بەشدارە بەڵام لە هەزارها دەوڵەت و وڵاتان هاتووە لەوێ داچن چا پێویستە ئێمە لەم کاتەیە پلانی خۆمانە بێ ئێستا ئێمە بۆ منە ئێمەش وا هەز ناکەین کە ڕاستە ئێمە بۆ منە لەوێنین لە نزیکۆ نین بەڵام ئەنە بە حەماسیەتەوە سیرەکەین بە حەماسیەتەوە چاوەڕێکەی باوەڕێکی جاوێ مانگ و هەفتە ڕۆژ مەمزادوو بۆ گەشتنی بە مۆندیال بۆ چ ڕۆژێ فڵان ئەو تیپێک ئێمە هەواداری لە چ ڕۆژە یاریە چ ساعت یاریەتی لە چ مەلعبە یاریەتی چۆنی کۆمەڵی ئەرجەنتین چۆنیە مەسەڵەن کۆمەڵ یەکەم یەکەمیاریمان لەگەڵ هەڵبژاردی سعودیە عادەتەن هەموو یەکەمیارێ بۆ هەموو هەڵبژارد و تیپ و یاریزانێ زۆر گرنگە و قورسیشە عیلاقی بۆ نێتیپەگۆلێکی شوێرێکی ئاسیای ئەوروپا بەسیتە قورسە یەکەم یاری سێخاڵە زۆر گرنگە دواوە لەگەڵ مەکسیک یاریمانی لەگەڵ پۆڵەندەواتە لەگەڵ سێکی شوێری جیاواز یاریمانێ بەڵام ئەرجەنتین حسابی بۆ هەموو یاریە کردووە بەڵام خەونی ئەرجەنتینیەکان تموحی ئەرجەنتینیەکان تەنها بنەوەی نازناوەکەیە لەبەرچی پلی دووە میش نەتیجە و دڵخۆشکە نییە بۆ ئەرجەنتینەکان بۆچی خوێندەوە لە پیجی کورسات نیوز سپۆرت کورسات نیوز بۆڵێ بێلێ و توێتی بەرازیل حەکانیشی بەعکسوێ ئەڵێن بەرازیلەکانی ترساندۆ ئەم بابەتە خۆ بیرفعکاکە بیلی لە نەوەکان تەسریعی هەتاسی هیچی نەیگرتووە هەربەجددی با گفتوگۆ لەگەڵ کاکدارەوان بکەین بزانین چیتری لای کاکدارەوان کاک ئەژی پێش ئێستا دواندمان هەندێکە هاتووە بۆ دۆحە لە قەتەرە بابەتێکی باسکردی ئەمە کەرنەڤاڵێکی نەتەوەیشە مەسەلەن کۆمەڵێک لەو میلەتانەی بێدەوڵەت ینی سیادەیان دەوڵەتیانی مەسەلەن ئاڵای خۆیان هێناوە مۆسیقای خۆیان هێناوە جلوبەرجی خۆیان هێناوە لێ نمایشەکەن ئەنی پرسەکە تەنها وەرزشی نێشتی تریشی تێکەڵ بووە بۆ چوون و قسەی تۆ لەسەرەمە بەڵێ کاکزانە من وەڵامی ئەو پرسیارە دێمەوە بەڵام دوایی ئەمەوێت دوو پرسیار لە جەناب و پرسیار لە مامۆستا سوارە بکەم بزانم بە بۆچوونی ئێوە کێ مۆندیالی ئەم ساڵەباتەوە بزانم ڕێ ئێوە چیە لەسەرەوە مادام وتێ من بینەری یاریم پێشترسی یاریم کردووە حەزەکەم بزانم ڕێی مامۆستا سوارە چییە چیە لای بە بۆچوونی ئەوە بێتە براوی مۆندیال بەڵێ کاکزانە بەڕاستی وەرزش کۆکەرەوەی هەموو دەنگ و ڕەنگەکانە لە مۆندیالانی کۆکەرەوەی دەنگ و ڕەنگەکان کۆکەڕەوەی وڵاتە جیاوازەکان و تەبایی و یەکگرتووی و هەروەها دۆستایەتی و دوورکەوتنەوە لە شەڕ و ئەمانەیە ئەو پەیامەی کە ئەمڕۆ لە ئاهەنگەکە بینیم بە چاوی خۆم لە سەعات 5 کە دەستی پێکرد پێش هەموو شتێ بە سەرەتای ئاهەنگەکە بە دەستپێکی قورئانی پیرۆز کرایەوە ئەمە بۆ وڵاتانی موسڵمان و بۆ وڵاتانی ئیسلامیەکان بۆ ئەو وڵاتانی کە مسلمانن بۆ وڵاتە عەرەبیەکان شتێکی زۆر خۆشە لە سەرانسەری جیهان ئەم جیهانە گەورەیە زیاتر لە چەندین ملیار بینەری یاریەکانی ئەم کردنەوەی ئاهەنگی مۆندیالەیە کە بەم شێوازە لە ڕۆئاینەکەیەوە زۆر گرنگە وە لە ینی تێکەڵەیەکە لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و تێکەڵەیەکە لە کۆی میلەتە بێدەوڵەتەکان و وڵاتە زیرهێزەکان و وڵاتە لاوازەکان ینی کاکە دەروانە ئاەتێکی شەڵبژێرا بوو ئاەتێکە بژێرا بوو کە بەڕاستی پڕی بابەتەکە بوو ئەوەی کە لە پێشەچەکە وترا مەسەلەنەوەی لە ئفتتاحەکە وترا ئاەتێک بوو کە بەڕاستی پڕاوپڕی ئەو کەرنەڤاڵە گەورە جیهانیە بوو مەسەلەن من بۆی بەغەڵەت نێڵێم بەڵام ماناکەی تەواو ئەگەر بیکەیتە ئینگلیزیان بخیتە سەر هەر زمانێک تێئەگا لە پەیامی ئاشتیانە و مرۆڤ دۆستانی قورئانی پیرۆز کامە بەڕاستی دەستپێکێکی جوان بوو بۆ هەموو موسڵمانێک بە ئێمەی کوردیشەوە زۆر جێگەی دڵخۆشی بوو بەڵێ بەدڵنیایەوە کاکزانە ئەمە زۆر گرنگە بۆ قەتەر ئەو بەرنامەی کە 30 ساڵە دایناوە کاکزانە یانی توانی ئەم ئەنجامەکەی پێشێەوە ئەمە بەرهەمەکەی بخواد ئەمڕۆ و قەتەر توانی وڵاتەکەی بە هەموو دنیا بناسیێنێ بە هەموو گیان بناسیێنێ ئەمە ئەبێتە هۆی پێشخەوتنی زیاتری وڵاتانی عەرەبی بە تایبەتی قەتەر 100 هەنگاو چۆتە پێشەوە ئێستا وای لێ هاتووە هەنێک لە وڵاتانی ئەوروپی چاو لەم سیستەمە ئەلکترۆنی وڵاتی قەتەرەکەن کاکزانە
یعنی لە شوێنە گشتیەکان لە شوێنە تایبەتەکان لە هەموو شوێنەکان هەموو شتەکانیان کردو بە ئەلکترۆنی ئەو هێڵە گواستناوانیان بە شێوازی ڕازانوێتەوە ئەو یاریگەیانیان بە شێوازێ دروست کردووە ئەو سیستەمی کۆنفرانسی ڕۆژنامەوانیان بە شێوازێ جێبەجێ کردووە کە کەم وێنەیە ئەم دەستپێکی مۆندیالەش دەستپێکێکی زۆر تایبەت و سەرنجڕاکێش بوو و یەکێک لەو پەیامانە ئەوە بوو کە هەموو زلهێز و ئازمامناوند و وڵاتانی لاواز هەمویان پێکەوە کۆ ئەببنەوە و بەدەل لە سیاست مەسەن ئەمریکا و ئێران پێکەوە یاریەکەن ینی هەردوو لا پێکەوە کۆ بنەوە هەموو وڵاتەکانی کە بە هەمان شێوە ئەمە لەلایەکەوە کاکزانە ئەمێ هەنێک زانیاری بم بە هاونیشتیمانیان بۆی بەچاویان ڕوون بێت ئەو بەڕێزانی کە لە هەرێمی کوردستانەوە ئەبێت تۆزێ وریابن و هەوڵ بن زیاتر ئەو هێڵە گشتیانەی کە قەتەر دایناون بەو هێڵانە هاتوو چۆ بکەم هەم بەکارتە هەیەکە بەبێ بەرامبەرەوە هەمیش ئیکۆنۆمی و توان پارێکی باشیان بۆ بگرێتەوە لە بەرامبەر من داوایان لەکەم بە هیچ شێوەی سواری تەکسی نەبن چکە تەکسیەکان هاونیشتمانی وڵاتی قەتەر نین و تەکسی هەنێت لە شۆفێرەکان لەوەی تووشی کێشیان بکەنەوە و تووشی سەر ئێشیان بکەن بۆ پارەی زیاتریان بسەنن و ئەمە زۆر ئێمە وەکو ڕۆژنامەنووسان تێبینی ئەمەمان کردووە بۆیە گرنگە ئەو هێڵانە بەکاربێنن ئەمە لەلایەکەوە کاکزانە لە سبینەوە بەرنامەکان زۆر چڕەبن لە دوو سبەیەوە بە تاواتی چڕەبنەوە لە ڕۆژێکە 4 یاری هەیە و ڕۆژانە ئێمە بەشداری وەکو تیمی کورسات نیوز بەشداری کۆنفرانسەکانەکەین ئێستا بۆ نمونە سبینێ من بەشداری کۆنفرانسی پێش یاری نێوان هەڵبژاردەی ئەرجنتین و سعودیەکەم پرسیارمان ئامادە کردووە لە ڕایەنەری هەڵبژاردەی ئەرجنتینیەکەین ئەگەر بەدڵنیایەوە لەگەڵ ڕایەنەرەکە یەکێک لە یاریزانەکان هێن ئەگەر میسی بێ ئەوە پرسیاریش لە میسیەکەین بەرازیل بە هەمان شێوە ئەوانی کە بە هەمان شێوە هەموو ڕۆژێ پێش یاریەکە کۆنفرانسی ڕۆژنامەوانی لێرە هەیە بەشداری کۆنفرانسەکەکەین و ڕۆژ یاریەکەش ئامادەی 2 یاریەمین هەر ڕۆژنامەنووسێک بۆ هەیە بەشداری 2 یاریکە لە ڕۆژێکە ئەگەر لە سعات 1 بەشداری یاریەکەت کرد ئەوە سعات 4 توانی بەشداری یاریکی کە بکەیت ئەگەر سعات 7 بەشداری سعات 4 بەشداری یاریەکە کرد ئەوە دەی شەو بۆت هەیە یاری دوم ببین ینی لە ڕۆژێکە هەر ڕۆژنامەنووسێت 2 یاری ئەتوانێت ڕۆماڵکە ئێمەش لێرەوە هاوشانی چامپیۆنز لیگ هاوشانی یۆرۆ هاوشانی خولەکانی کە بە دڵنیایەوە سەرجەم ئەم یاریە گرنگانەی کە بینەران کە ئەوانەی کە عاشقی یاریە بەهێزەکان بە وێنەی بەرازیل و ئەرجنتین پرتوگال و فەڕەنسا ئەڵمانیا و ئینگلتەرا ئەم یاریانە لەم شێوازە یاریانە ڕووماڵەکەین و دەنگ و ڕەنگی ئەو هاونیشتمانانە ئەگەین بە یاریزانەکان بۆ ئەوی وەڵامەکان وەرگرنەوە ئەوەی کە گرنگە بیڵێم هەندرە بەڕێزەکان 90 خولەکی یاریەکە ئەبینن بەس نابینن ڕۆژێک پێش یاریەکە چی ئەگوزارێ ئێمە ئەو ڕووماڵەمان بۆ ئەوەی کە لە پێش یاریەکەەوە ئەگوزارێ بیخینەوە سەر شاشە بۆ ئەوی لەناو ساحەکانە لە شوێنی هاندەرانە چ ئامادەکاریە کرا کار ئاسانیە کرا بۆ هاندەران هەموو ئاسانکاری کراوە بۆ هاندەران هەر لە فڕۆکەخانەوە و شتەکان ڕێکخراوە بە هیچ شێوەیەک تووشی ئاستەنجی نابنەوە لە هەموو ڕێکەوە ئامادەکاریی خەیاڵی و سەرنجڕاکێش کراوە کە من لە هیچ وڵاتێکی ئەوروپی نەمبینیەوە بۆ نمونە ئەو بەڕێزانی کە کارتی هەیەیان پێکارتی هەیەیانی فیزەی ئەلکترۆنی بۆ چوونە ناو وڵاتی قەتەر لەو دقەوە کە هیتە ناو وڵاتی قەتەر بۆ کارتەوە و بەش هینەکان جیاکراوەتەوە بەشەکان بە هیچ شێوێک تۆ تووشی هیلاکی نەبی بۆ ئەوەی چاوەڕوان بی یەکسەر لە مەتار لە فڕۆکەخانە هیتە دەرەوە هەنێ پاس و هەنێ هێڵ دیاری کراون کە هاندران ئەگواستنەوە بۆ شوێنی ئەو شوێنانی کە لەوێ تێی دانیشتەجێن و دواتیش بۆ یاریگاکە بە هەمان شێوە و کاکسانە وڵاتی قەتەر وڵاتێکە مەساحەکەی کەمە و وڵاتێکە هەموو مەساحەکەی ناگاتە شاری سلێمانی بۆیە شوێن ئەم هەموو گەشتیارە هاتووە وڵاتی قەتەر هاتووە بۆ ئەوەی کێشەی شوێن نەبێت هەنێک کەشتی هێناوە لە قەراغ بەحرەکە لە قەراغ دەریاکە لە وڵاتی قەتەر جێگیری کردووە و هەنێک کابینەشی کردوەوە کابینەیەکی بێشمار بۆ ئەوەی کێشەی شوێن نەبێت مەزەندەی چەند هاندەرێکا کە داڕەوان مەزەندەی چەند هاندەرێکرێکە هات بێ بۆ قەتەر بە مەزەندە یانی ئەوەی کە مەزەندە کرابێ مێدیاکان باسی بکەن ئێستا لەم کاتەیە یاریەکان ئەمڕۆ دەستی پێ کردووە ناتوانین ڕێژەیەکی دیاریکراوە بڵین بەڵام بە دڵنیایەوە لە سەروی 2 میلیۆن و 3 میلیۆنەوە هێنە قەتەر بە کۆی گشتیەوە بە هەموویەوە بە ڕێژەکە زۆرەکەەوە ئەگەر حسابیکەی بەڵام تا ئێستا دیاریکراوە هینێکی دیاریکراومان لا نییە بڵین بەڵام تا ئەم دقیقە گەیشتون زیاتر لە 600 بۆ 1 میلیۆن هاندەر گەیشتونەتە وڵاتی قەتەر تا ئەم دقیقە قسە لەگەڵ جەناب تاکەم بەڵام ڕێژەکە بە دنیایەوە یەجگار بەرزە بێتەوە وڵاتی قەتەر ینی جیاوازە لە هەموو وڵاتەکانی کە لەبەر ئەوەی لە 5 یاریگا لە ناو شاری دەوحەیە 5 یاریگا لە ناو شاری دەوحەیە بۆیە هاندەر
تاموچێشێکی زیاتر ئەبینێ بە پێچوانەوە من 2010 کاکزانان لە رووسیا بووم لە مۆسکۆ یە یاریگای لێبوو یا دوو یاریگا بۆ یاریەکی کە ئەبواە بە فڕۆکە ماوەی 4 بۆ 7 ساعت لە فڕۆکا بوویتە بۆ نمونە مۆسکۆ بۆ سوچی یاخود مۆسکۆ بۆ سان پترزبۆرگ ئەبواە بۆ یاریک بڕۆشیتایە بەو شێوازە بەڵام قەتەر هەموو یاریگاکان نزیکن لێکەوە بۆیە هەمویان کۆبوونەتەوە لە یەک شوێنە لە یەک پایتەختە بۆیە تاموچێشێکی زیاتری هەیە هێڵی گواستنەوەکان زۆر دوورین لێکەوە تا کاکە داروان من کاتم بەرەو کۆتاییە وەڵامی پرسیارەکەش دەمەوە کە ئەوێ بڵێ وەڵامی پرسیارەکەش دەمە وڵا من ئەگەر ئەوان یارمەتیم دەنەگەر من پێم وایە ئەرجەنتین و بەرازیل ئەچنە پێشەوە بەڵام وڵاتە ئەوروپیەکانیش زۆر ئەم ماوەیە ئیش لەسەرەوەکەن کە لە مۆندیال بستنە پێشەوە پرتوگال ئەگەر بەشدار پرتوگال ینی تەسەورەکەم کاکە داروان پرتوگال بڕاتە پێشەوە دا نازانم بەڕاستی زۆر دوورم چکە یاریچەکان نازانم سپاس کاکە داروان بڵێ سەوتی کاکە داروان مام دەنێ قسەکەت ببوورە کاکە داروان دووبارەکەیتەوە وتم تەسەورەکەم پرتوگال بڕاتە پێشەوە نا کێ نازناوەکە ئەباتەوە ئەو وەڵامە حەزەکەم لە جەناب کێ نازناوەکە ئەباتەوە پرتوگالەی باتەوە لیس فیگۆ مدەڕیبیان نییە سپاس کاکە داروان دوا سەرنجی کاکە سوار من تەنها دەمەوێتیش بخەمەوە سەر ئامادەکاریەکانی بەشی وەرزش ئێمە لە ڕێی پەجی تایبەتی کورسات سپۆرتەوە ئامادەکاریی باشمان کردووە خەڵات هەیە بۆ ئەنجامی یاریەکان هەروەکو ئاماژەی پێدەم دووبارەی دەکەمەوە کە سپەنی لە ستودیوکی تایبەت و ناوازە و قەشەنگدا کە شیکاری لە کاژمێر سەعات 3 دەچینە پەخشەوە ئینشاءڵڵا کە هەموو دەڕیبە ئەوروپیەکان دەگەن و هەروەها ڕاهێنەرە کوردەکانیش لێرە ئامادەن دەست دەکەین بە شیکارەکانمان واتە لە سوار گەشتی جیاوازدا شیکاری دەکەین گەشتێکی هەواڵی فراوانیشمان هەیە لە 11 بەیانیدا سەرنجی کاکەدارە دواسەرنجی منە دەستخۆشیتان لێکم بۆ بەنامەکە ڕێزی تایبەتمان هەیە بۆ کاکدارەوان کە تەنها مڵکی کوردستان نییە بۆ بە مڵکی هەموو کوردستان کە بەردەوام لە نزیکەوە لەگەڵ یاریزانەکان لەگەڵ ڕاهێنەرەکان کۆ بێتەوە دڵخۆشیە بۆ هەمومان کە هەواڵی زیینمومانەیەتێ ئێمەش وەکو هەندەرانی هەڵبژاردی ئەرجەنتین داوا ئەومان هەیە کە گەشتبین بن باڵبژاردەکەیان بە منتەخەبەکە ناخۆش بووتم پرتوگالی بە تاکید پێم ناخۆش بوو لەبەر ئەوەی پێم ناخۆش نییە بۆچی باوەڕ ناکەم پرتوگال بگاتەوە ئاسی کە بڵێن ڕێگر بێت لە حاز هەڵبژاردی ئەرجەنتین وانە ئێمە کێشەمان لەگە هیچ فرقەیەکانی هیچ هەڵبژاردیەکانیە ڕێڕێی خۆمان گرتووە ئاردنانە ڕێڕێی خۆمانمان گرتووە لە مەرحەلەی 32 بۆ 16 بۆ 4 پشت بەخوا بە جوهدی یاریزانەکان و هەبوونی میسی نازناوەکە بێنینەوانێ بۆ هەڵبژاردی ئەرجەنتین و ئێمەش وەکو هەندەران و دڵخۆشانی هەڵبژاردی ئەرجەنتین و تۆپی پێ بە دەرەجەیەک لێرە ئینشەڵڵا هەڵێسوشەوە ئاگاداتناکەن کە هەندەرانی ئەرجەنتین لە هەموو شوێنە کۆبوونەوەمان ساز کردووە بۆ شار لە سلێمانی ڕۆژی سێشەممە کاژمێریەک ئامادە باشمان کردووەبانە بێ بەڕێکرامەتوان پامێ بنێرن لە نزیکەوە ببینن مەراسی سپاسکارە و تەبێژی هەندەرانی ئەرجەنتین لە سلێمانی سپاس بۆ کاک سوارە کەریم ڕۆژنامە نووسی نێودەوڵەتی سپاس بۆ تۆ سپاس بۆ کاکە داروان حاجی حامید نێراوی وەرزشی کورسات نیوز واروەها کاکە حەمەئەژی بەرنامەکەمان ڕۆحێتێکی ڕاضی و گەنجانەی تیابوو و بینەرەکانم ئاگادارەکەمەوە تاکو ئەم دەڕۆژی داهاتواتە لە سبەینەوە پانۆراما لە کاژمێر دەی شەو پێشکەشەکرێ کاژمێرنەوە ئەدەین بە بەشی وەرزش بۆی زیاتر بتوانرێت ئەو پلانی خۆیان پێشکەش بە هەواداران و وەرزش دۆستانی هەرێمی کوردستان بکەن. ئێمە لێرە پانۆراما کۆتایی پێهێنین تا بەرنامەی داهاتوو هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بنخواتان لەگەڵ.